سڵاو لە هەموو هاوڕێیان بەڕێزان زۆر جار پرسیارێک ئەکرێت یا زۆر جارم پرسیارە دووبارە ئەبێتەوە ئەڵێن ئایا نێرە لە کاتی جووتکردنی باڵندەیە نێرەکان بخرێتە لای مێکان باش شتێکە یان مێکان بخرێتە لای نێرەکان باش شتێکە. طبعاً ئەم با بڵێن پرسیارە کەوتوتە سەر ئەوەی بەخێوکەرەکە چۆن باڵندەکانی بەخێوەکە یا بە خشێویشی ڕوونتر چەند قەفەزی هەیە، چەند جووتی هەیە و چەند قەفەزی هەیە. تەمان کەمە وەڵامی پرسیارێک ئەینەوە با بڵێن بمانێ بە چڕوپڕی وەڵامی بینەوە ئەبێ هەموو لایەنەکان باسکەین. ئەگەر بێت و بەخێوکەر قەفەزی زۆری هەبێت، یعنی قەفەزی زۆری هەبێت کە بتوانێت جێگەی هەموو نێرێک بەجیا و هەموو مێک بەجیا ببێتەوە، طبعاً ئەمە جیاوازە. بەڵام لە هەموو حاڵەتەکانە دائیما نێرە بە مانگێک بەلایانی کەمەوە لە پێش مێکانە فول بێ باشترێکە، یعنی ئامادە بێ باشترێکە. بۆچی؟ لەبەرەوەی تۆ نێر چەند ئامادە بێت کێشەی نییە، ئەخوێنێ و ئامادە ئەبێ و بەهێزتریژە بێت لە تەلقیحکردنی هێلکەیە. ئەمە خاڵێکە کە بۆ هەموو حاڵەتەکان یەکشتە ئەبێ نێر زووتر حازر ببێت لە مێ. بۆچی نێر زووتر حازر ببێت لەبەرەوەی نێر وکوتمان چەند حازر بێت 2 مانگ 3 مانگ 4 مانگ یەک دەنە کێشەی نییە، بە درێژایی تا توولەگە کات بە هەمان شێوە هەر کێشەی نییە. بەڵام مێ کە ئامادە بوو، یعنی کە گەرای دابەزی ئیتر هێلکە ئەکات. ئەگەر نێری شیرانە بێت زۆر جار کە گەرای بە تەواوەتی دابەزی بە تەنیا هێلکە ئەکا و بە خێوکەرێکەکانی لە دەست ئەچێت، یعنی ئەو هێلکانە هیچ سوودێکی نابێت. لەبەرەوە ئێمە لە پێشە ئەبێ نێرەکانمان بە تەواوەتی فول بن. ئەگەر هاتوو بە خێوکەر قەفەزی تەواوەتی هەبوو، یعنی بۆ نمونە ئەگەر 10 جووت تەیری هەبوو، 10 جووتی هەبوو، ئەوە 10 قەفەزی هەبێت کە دووخانەیی بێت، یعنی ئەبێ بە 20 قەفەز، یعنی دکاڵین 10 جووت یعنی 20 تاگە کات دەی نێرە و دەی مێیە. لەو حاڵەتەیە ئەگەر بێت و بە خێوکەرەکە بتوانێت نێرەکانی فول بووە ئامادەیە، بینێگە خاتە بینی قەفەزەکانەوە، مێکەیە خاتە لایەک، نێرەکەژە خاتە لایەک، وازیان لە ئێنێ. بەڕێزان بینین یان نەبینینی یەکتری ئەمە هیچ پەیوەندی نییە بە جووتکردنەوە، یعنی وایەڵێ وەڵا بێ 1-2 ڕۆژ یەکتری بیبنن یا بیان خیتە بەرامبەر یەک. نەخێر، ئەمە هیچ پەیوەندی نییە، بەس مێ گوێی لە خوێندنی نێر بێت، بەس گوێی ئەگەر بە تەجیلیش بێت، ئەگەر بە ڤیدیۆش بێت گوێی لێ بێت گرنگ بێ. ئەمە محەفزە بۆ مێکە کە ئەڵێ نێرێک هەیە ئەوێ لەگەڵ یا جووت بێترم نێرە حەج نێرێک بێت. گرنگ ئەوەیە وکوتمان کە تۆ بینێکە داناوە مێکە خیتە لایەک، نێرەکەش لە لایەکی کێ مەرج نییە یەکتری ببینن. یەکتری ببینن یان نەبینن هیچ جیاوازیەکی نییە. تۆ لەو کاتا چیەکەی هێلانە بۆ مێکە دائەنەی، پوشی بۆ دائەنەی یا با بڵێن ئەوەی کە هێلانی پێ دروستەکە ئەوەی کە هەتە کاتێک مێکە هەستە کرد پوشەکە ئەبایا ئەوێ هێلانە بچنێت یا ئیترەوەنێت کات گەرای دابەزیەوە مێک هێلانە ئەچنێ، ئەو کاتە بینەکە لا ئەبەیت بەیەکەوە جووتە بن زۆر بە باشی لە ماوەیەکی کەمان مێکە هێلکە ئەکات. یا بۆ نمونە قەفەزی زیاد بڵێن قەفەزەکان شەرت نییە دووخانەیی بێت، باڵین تۆ 20 قەفەز هەیە، مێکە و لە قەفەزێکا داناوە نێرەکەش لە قەفەزێکی کا کە مێکە گەوتە ئەوەی با بڵێن هێلانە بچنێ دووکوتمان نێرەکە ئەگری و ئەخیتە لای مێکە. بۆچی؟ یعنی ئەو کاتە تۆ دڵنیایی کە ئەم مێیە هێلانە ئەچنێوی تر کاتی هێلکەکردنیەتی. بۆ دەن و قەوسەکان ئەوانیش بە هەمان شێوەیە، بەڵام ئەوان بە جۆرێکی کەیە. دەن و قەوس بۆ نمونەکە ئێمە باسی دەن و قەوسەکەین لە ئێمە باسی بادجی بکەین. بادجی مێکان ئەیبینین لوتی قاوەیی ئەبێت، ئیتر ئەم مێ زەوقی ئەیبینی کاتی جووتبوونیەتی ئەو کاتە هیچ جیاواز نییە، کامیان بخیتە لای کامیان یەک دەنی کێشەی نییە. نێرەکان با بڵێن لوتیان بە تەواوەتی شین بۆ تەمەنیان ئەوەی تر هێلکە ئەکا خیتە لای یەک، چ نێرەکە بەری بۆ لای مێکە یان مێکە بەری بۆ لای نێرەکە هیچ جیاوازیەکی نییە. جۆرێکی کەشیان کە با بڵێن ئێمە باسی تەیری دەنوگڕێکمان کردووی تر بە زێبرا و بە کەناری و بە بووکە سوورە و بە هەموو جۆرە دەنوگڕێکەکانەوە، ئێمە با بڵێن تۆ نێرەکانە داناوە بە تاک چکە بوو توانە نێر ئەبێ مانگێ بەلایانی کەمەوە پێش مێکان حازر ببن. نێرەکە و داناوە مێکانیش بەجیا داناوە لە قەفەزێکە لە مەتیێرە یعنی لە قەفەزی گەورایە مێکان. ئەو کاتی کە تۆ ئەتەوێت جووتیان بکەیت چیەکەیت، یاخود مەسەڵەن بڵێن قەفەزەکانە زۆر نییە، هەر قەفەزی 2-3-4 مێوتێ کردووە بە جیا و داوناوە، هێلانە هەڵەواسیت، 2 هێلانە بێت چەند بێ هەڵێ ئەواسیت، با بڵێن ئەوەی کە هێلانی پێ دروستەکایتر پەتی بۆ دانی، پوشی بۆ دانی، هەرچی شتێکی بۆ دانی بۆی دانی، هەجمێک هەستێ کرد ئەمە
پەت ڕائکێشێ و ئەوێ هێنانە دروستکە ئەیگریت و ئەیبی بۆ لای نێرێک ئیتر گرنگ نییە و کووتمان یەکتری ببینیاننا ئەو نێرەی کە خۆتە زانی بۆ ئەو میێ و داناوە ئەیبی لەگەڵ یا جووتی ئەەکەیت ئەمە با بڵێن ئیتر لە قەفەزی گەورە بیا دووسێ تاگمێ بێ بەیەکەوە وا باش شتێکە بۆوانەی قەفەزیان نییە یاخود قەفەزەکانیان کەمێسە بۆ نمونە من ناتوانم ئەو هەموو مێ لەسەرەوە بەجادیاندا نەگەر من لە سەتانەوەی بەخێوکەر چیەکەن مەتێری هەیە مێکان لە مەتێرەکە بەجێڵێ نێرەکانەکە تاکە کات مانگێکە تاچی کردوون هەستە کافول بوون تابان بە فولیەکردنیش بە ڕێزان ئەیزانی بەڵام هێلانە چنین پوش بردن باشترین بەڵگەیە بۆ ئەوەی کە ئیتر ئەمە چی دابەزیوە گەرا دابازیوە ئەمە بۆ یەکەم جووتکردن تۆر یەک جارم ئەمەلیەکەی تر لە دوای ئەوە خۆی ئۆتۆماتیکی بۆ چەند جارێکە جووتیەکەی خۆی مێکە کە بێچووی تەمەنی گەیشتە 20 بۆ 21 ڕۆژ بە تەقریبی هێلکە ئەکاتەوە ئەمە وکوتمان ئەم دوو ڕێگەیە هەیە ئەتوانێت بەخێوکەر بەم شێوەی بیکا بەڵام هیچ پەیوەندی بەوە نییە نێرەکە مێکە ببینێ مێکە نێرەکە ببینێ بیخێتە بەرامبەر ئەم قسانە بە ڕێزان بەڕاستی هیچ ینی بەخێوکەرێ ڕاست بەخێوکەرەیە بەسەم بڵین نێرەکانی لە ژوورێکە و مەکانی لە ژوورێکی کەیە لە بەروی مەتێرەکەی یاخۆت قەفەزە گەورەکەی تێرەکانی تیابڕڵاکردۆمیەکان لە ژوورێکی کەیە بەڵام لە هەموو حاڵەتێکە خوێنن کە ئەو تێرەی گوێی لە خوێنن ئەبێت بۆ نمونە کۆکتێل بۆ کۆکتێلیش بە هەمان شێوەیە هیچ جیاوازەیەکی نییە کۆکتێل نێرومێ بە یەک جیادا ئەندێت نێرەکە تاواتی فول بۆ ئەخوێنێ مێکەش هەستی بۆ ئەوکەی ئەویش ئەخوێنێ ئەو کاتێک کە هەست ئەەکەی بە تەواوەتی هەردووشان ئامادە بوون هێلانەیان بۆ دانەی تویان خیتە لای یەکتری جیاوازی نییە نێرەکە ئەبەی بۆ لای مێکەیان مێکە بەری بۆ لای نێرەکە ئەمە هیچ فەرقێک ناکات ئێمە لە حاڵەتێکا کە ئەڵین مێکانە بین لە دەنوور ڕێکەکانە بۆ لای مێکان لەبەرەوەی وتمان قەفەز بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەگە قەفەزی تەواوەتی و هەبێت ئەوە با بڵین هەر یەکە لە قەفەزێکا بێ و مێکە هێلانی بۆ دابنێکە هێلانی چنی نێرەکە یەخیتە لا لەبەرەوەی نێرکە فول ببێت لەوانەیە پرسیار بێ بڵێن بۆ نێرەکان بەتاک بێت لەبەرەوەی نێرکە فول بوو لەوانەیە شەڕەکەن لەگەڵ یەکتریا ئەزێت یەکتریەن فەرقەکە ینی فەرقیە لەگەڵ میە مێش بە هەمان شێوەیەکە فول لەبێت پەرلی ئەکاتەوە ئەمیش هەمان بەڵگەی بۆی کە ئەم مێ پەرلی ئەکاتەوە بۆی هێلانە بچنێت لەبەرەوە هەچ پرسیارێکی کە هەبێت یا هەچ شتێکە بوو بێ با بڵین کە من بیرم چوو بێ باسی بکەم بۆی ڤیدیۆکە کورت بێت باش شتێکە لەبەرەوەی زۆرێک لاوەڕیان خۆی ناقیشان نیە دوور درێژ بێت و ژنا زۆشتی کە هەیە کە لەسەری باسی بکەین گرنگەوەی هەچ پرسیارێک هەبێ لەسەرم بابەتە من لە خزمەتتانام چایە موتان ماچەکەم خواتان لەگەڵ